ڕۆژی 21 ئەم مانگە کەشتێکی پەنابەران کە دەیویست دەربازی ئەوروپا بێت لە کەنارە ئاویەکانی وڵاتی میسر ژێر ئاو کەوت و تا ئێستەیش 202 تەرمی ئەو پەنابەرانە دۆزراونەتەوە و تەرمی 79 پەنابەری تریش بێ سەر و شوێنە. ڕۆژی 21 مان کەشتیەک 450 پەنابەری هەڵگرت بوو لە کەناراویەکانی ئەسکەندەری وڵاتی میسر نوقمی ژێراو بوو. هەمان ڕۆژ چەندین تەرم دۆزرانەوە و توانرا 169 سەرنشینی ڕزگار بکرێن. دوێنێ چەند پارچەیەک لە کەشتێکە سەر ئاو کەوتەوە بەوەیش ژمارەیەک تەرمی تر دۆزرانەوە. تا ئێستەش تەرمی 202 پەنابەریان دۆزراوەتەوە و بەوەیش هێشتا تەرمی 79 پەنابەری تر بێ سەر و شوێنە. پارێزگاری ئەسکەندەرێ محەممەد سوڵتانیش زانیاری داوە بە ناوەندەکانی ڕاگەیاندن و توێتی کە کۆتاییان باڵمەتی گەڕان بۆ تەرمەکانێناوە. ڕێکخراوی نێودەوڵەتی پەنابەرانیش دەربارەی ژێراوکەوتنی و کەشتی ئاشکرای کردووە کە پەنابەرانی ناو کەشتێکە خەڵکی وڵاتانی سوودان و ئەلیتریا و سۆماڵ بوون.